نواز شەریف لە هەموو انتخاباتەکانە دەرەچوو لە هیچ انتخاباتەکانەی دۆڕانەوە، پیاوێکی مؤدەب، پیاوێکی محتەرەم، پیاوێکی سەخی. خەڵک نواز شەریف ناناسێ. نواز شەریف کەسێکی طبعا لە باوکیەوە، باوکی پیاوچاکێکی گەورە بوو نەحسە بوو کەذلك دایمە یارمەتی تەلەبەیەدا 4000 5000 تەلەب هەر لەسەر حسابی ئەوە ڕۆشتن بۆ خوێندن. خێرۆمەنێکی زۆر گەورە بوو. کوڕەکەشی کە بوو بە مەسئولی حیزبەکە ڕابطەی ئیسلامی بە هەمان شێوە هەر ئەو کاروبارانەی هەر ئەنجام داوە. پیاوێکیش لە سیاسەتان نەدۆڕاوە. بەڵام وەختێکە ئەو لە انتخاباتە سەرکەوت و جێیش مشەڕەفی هێنا ئەمریکاوتی ئینقلابی بەسەراکرد، انقلابیان بەسەرا کرد و فڕیاندایە کەنارەوە بە پەلەپەر ڕای کرد بۆ دووبەی. ئینقلابەکەشان کرد بەسەر ئۆردۆغانە. ئەگەر ئەم سەر نەکەوتە ئێسعین نەشد ئۆردۆغانی ئەعدامەکرا، هەروەکو کە عەدنان مەندەریزی ئەعدام کرا. لەبەر نابێ وابزانین ئەوەندە ئیشێکی سادەیە و کاروبارێکی زۆر جددیە، دوژمنانێکی زۆر بە قووەتمان هەیە بەرامبەرمان. ئەنجا ئێمە لە ململانەیەکی شارستانێتی زۆر زۆر بە قووت و گشت گیراین لە هەموو ڕەهەندەکانەوە، لە هەموو لایەنەکانەوە. سراعێکە تەسفی جەسەدی تایە، سراعی فکری تایە، عەقائیدی تایە، دینگۆڕینی تایە، قورئان چاپکردنی تایە، ئەوان بیکەن بۆمان. ئەنجا هەموو ئیشەکانمان هەر فەیسبووکمان بوەستێنن باشێمە ئیشەکانمان دێتەوە دواوە. هەموو شتەکان لە دەستی ئەوانان، تەکنۆلۆژیان هەیە، پارەیان هەیە، ئیمکانێتیان هەیە، زەختیان هەیە. ئەنجا گوێی ڕئیسەکان هەمووی بەدەستی ئەوانەوەیە. ئەوانە توانن هەموو شتێکی لێ بگۆڕن. بەڵام ئێمە چۆن نەتوانین ئەم گۆڕانکاریانە بکەین بەم شل و شێواوی خۆمان؟ پێویستی بە ئینتیمایەکی جددی هەیە، عەقڵ پێشکانێکی باش هەیە،